دیارە زۆرن ئەو نووسەر و ئەدیب و قەڵەمە جوانانەی لە نێو ئەدەبیاتی کوردیا کە لەسەر شاعری گەورەی کورد نالی لێکۆڵینەوەکەن و چەندین کتێبیان بڵاو کردێتەوە هەم لە لێکۆڵینەوە بۆ شعرەکان و لێکۆڵینەوەش بۆ زۆرێک لەلایەن شاراوەکانی پشت بەشێک لە شعرەکانی نالیەوە. یەکێک لەو نووسەرانەی کە بێگومان خاوەنی قەڵەمێکی جوانە لە نێو ئەدەبیاتی کوردیا و خاوەنی چەندین کتێبی بەپێز و تایبەتە نووسەر حەکیم مەلا ساڵحە کە لە ئێستاە نوێترین کتێبی بەڕێزیان لەژێر ناونیشانی نالی لە ڕوانگەیەکی ترەوە. دیارە ئەمە نوێترین کتێبیانە و لە مەراسیمێکی شایستەیە کتێبەکە بڵاو کرایەوە. بە چاودێری ئازاد تۆفیق پارێزگاری هەڵەبجە ڕێکخراوی ژیوای کۆڕی ناساندن و بڵاوکردنەوەی نوێترین بەرهەمی مامۆستا حەکیم مەلا ساڵحی بە ناوی نالی لە ڕوانگەیەکیەوە ڕێخست کە لەلایەن نووسەر و لێکۆڵەر هومایۆن ساحێبەوە خوێندنەوەی بۆ کرا. ئێمە وەکو ڕێکخراوی ژیوای کە ڕێکخراوێکی کولتوری ڕۆشنبیرین ئەمڕۆ چوارشەممە هەستین بە سازدانی مەراسیمی ناساندن و خوێندنەوە و بڵاوکردنەوەی نالی لە ڕوانگەیەکی ترەوە کە تازەترین کتێبی مامۆستا حەکیم مەلا ساڵحەوە خەڵاتی کارۆ بۆی چاپ کردووە بە باشمان زانی کە ئاور لەو نووسەرە بدەینەوە کە ساڵانێکی زۆرە خەریکی ئەم بەرهەمە بووە و وردبوونەوەی بۆ شیعرەکانی نالی کردووە. پێشتر لە ڕوانگەی ترەوە نالی خوێنراوەتەوە بەڵام مامۆستا حەکیم مەلا ساڵح لە ڕوانگەی تایبەتی خۆیە و خوێندنەوەی دووباری بۆ نالی کردووە. لەوێ با بڵێ مناقەشەیەک لەناو کتێبەکە ڕەنگایەتەوە و نووسەرانی ترە و لێکۆڵەرانی تر کە لەسەر نالی قسەیان هەبووە دووبارە مامۆستا حەکیم مەلا ساڵح هێنێت و ڕاویان دەکاتەوە و لە زۆر شوێنە ڕێی جیاوازتری هەیە هەر لەبەرەوەشە کتێبەکەی ناوناوە نالی لە ڕوانگەیەکی ترەوە. نالی بۆ شاعرێکی گەورەیە شاعرەیە کە ئەتوانین شڕی پێ بکەین لەگەڵ پارسەکانە لەگەڵ حافزی شیرازی مۆلانای ڕۆمیا لەگەڵ عەرەبەکانە لەگەڵ تورکەکانە چونکە شاعرێکی باڵا دەستە خۆی ئەوێ بۆ کەسی کە شاعرە سەد داویمایەوە ئینجا کەسێک کە شاعر سەد داوی ببوونێتەوە ئەی بۆ کەسێکی خێرەوە تابێ بە 2000 لەبەرەوە ئەمە مەسەر سەبەر خۆیەکە لە چەندۆی شاعرێکی تریشی ئارەمان ئاراستی هەیە بۆ ئەوەی ئێکا زیاتر خوێنەر سەرسام بکات ناچار ببێت دیوانەکەی بخوێنێتەوە هیچ بەداخەوە دیوانەکەشی تا ئێستاکە ئەوەی مامۆستا مەلا کەریمەوە شتێکی باشیان کردووە دەستیان خۆش بێ یاخوا هیچ نەبێت شەرتێکی باشیان لەسەر کردووە ئەگەرچی هەندێک هەوڵەکەم و کوڕیشی تێکەوتووە بەڵام بەرحاڵ نالی هێنایە کتێبخانەی کوردیەوە بە پێچوانێ ئەوەی کە گیرم و کریانی و ئەوان چاپیان کردووە شەرحێکی جوانی بەقووەتی مامۆستا مەلا عەبدولکەریم و کاک فاتح و کاک محەممەدی برایی توانیویان ئەو شاعرە بخوێننەوە بە شێوەیەکی جوان ئێمەش لە خوێندنەوەی ئەوە توانین قسەی باسی خۆمانمان بێت هیوادارم سەرکەوتووە.